پێکهاتەجیەکانی هەرێمی کوردستان داوای هەموارکردنەوەی یاسای ژمارە 5 ساڵی 2015 یاسای پاراستنی مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان دەکەن، چونکە ئەوان بۆ چوونیان وایە کە ئەو یاسایە ڕاستە لە 180 مافی پێکهاتەکانی دیاری کردووە، بەڵام کۆمەڵێک کەم و کوڕی تێدایە لەوەنە ناونیشانی یاساکە کە بە ناوی پێکهاتەکان هاتووە. بۆیە پێویستە ناونیشانەکەی بگۆڕدرێت بۆ یاسای پاراستنی مافی کەمەنەتەوەیەکان وەک لە نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی بۆ کراوە. هەروەک داوایان دەکرد سزاکان تونتر بکرێت بەرامبەر ئەوانەی کە پێشێلکاری بەرامبەر کەمەنەتەوەیەکان دەکەن. ئێمە بۆ هەموارکردنەوەی پێشنیاری ئەومان کردووە کە مەسەلەی سزادانەکان تونتر بێ، سزای لەگەڵ بێت تونتر بێ. دوو ناوی کاکەی لە ناویە بێت جەدوەلێکی تیابێ، ناوی کاکەی زەردەشتی و بەهائی و جوو تایدا هەبێ، لەبەرەوەی کە لەنە دەستوری عێراقیە نە لە دەستوری ئێمە ناوی ئاینانەی تیانە، ناوی نەتەوەکانیش بنووسرێتەوە. ئەوە گرنگە بەڕاستی. یاسای پاراستنی مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان و کوبەڕێوەبەری پرۆژەی هەمواری ئەو یاسایە لە ڕێکخراوی فریاگوزاری ملەتی نەروێجی ئاماژەی بۆ کرد. ڕاستە پرۆژەکە لە 180 لەگەڵ ستانداردی نێودەوڵەتەکان گونجاوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو یاسایە لە 170 جێبەجێ نەکراوە لە هەرێمی کوردستان. هەر بۆیە پێویستە دوای هەموارکردنەوەی لایەنێک دیاری بکرێت بۆ جێبەجێکردنی. جگە لە کوردستان یاسایان تعدیلکردنی ئەو یاسایە نێردرایتە دەرەوەش لەو کەسانی کە مختصن لە ڕێگای ئینتەرنێتەوە ئەنجڕای خواندان لەسەردایە پاشان گەیشتە ئەو قۆناغی کە ئێستا لێرە پرۆژە هەموارکردنەوەی پرۆژە یاسای ژمارە 5 2015 هەرێمی کوردستان لێرە مناقەشە دەکرێت لەگەڵ ئەندام پەرلەمانان و هەروەها نوێنەری نەتەوەکان و پێکهاتەکانی کوردستان. وا بڕیارە یاسای پاراستنی مافی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان دوای ئەوەی دوایین گفتوگۆی لەسەر دەکرێت و ڕاو بۆچوونی سەرجەم کەمەنەتەوەیەکان و خەڵکی شارەزا و پسپۆڕی لەسەر وەردەگیرێت، واژووی پەرلەمانتارانی بۆ کۆ بکرێتەوە بۆ ئەوەی بەڕەسمی لە چوارچەوەی پرۆژەیەکدا بەرز بکرێتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و دواتر لە کۆبنەوەی پەرلەماندا هەموار بکرێتەوە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.